ستاندەر زانیاری نوێ لەبارەی سەردانەکەی سوودانی بۆ هەولێر و کێشەی تەوتین و هەناردەینەوەدا ئاشکرا دەکات. ناکۆکیەکانی پارتی و یەکێتی لەسەر پێکهێنانی کابینەی دێم قوڵتر دەبێتەوە. یەکێتی دەست بۆ پۆستەکەی مەسرور بارزانی دەبات. مانگی 11 لە نیوە نزیک دەبێتەوە و موچەخۆرانیش ترسیان لە فەوتانی موچەکانی کۆتایی ساڵ زیاتر دەبێت. بڕیارە ڕۆژی چوارشەممە محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق سەردانی هەولێر بکات. ئامانجی سەردانەکە بە گوێرەی زانیاریەکانی ستاندەر پەیوەندیدارە بە دووبارە دەستپێکردنەوە بە هەناردەینەوتی هەرێم لە ڕێی کۆمپانیای سۆمۆ. ئەویش دوای ئەوەی هەفتەی ڕابردوو سوودانی دوایین دەرفەتی بە حکوومەتی هەرێمدا بۆ دەستپێکردنەوەی هەناردەینەوت. بەشێکی دیکەی سەردانەکەی پەیوەندیدارە بە چۆنیەتی چارەسەرکردنی کێشەی تەوتین و هەژماری من کە بەم دواییە یەکێتی لە بەغداوە هەوڵەکانی چڕتر کردوتەوە بۆ جێبەجێکردنی تەوتینە سلێمانی. بەپێی زانیاری ستاندەر سوودانی دەیەوێت پارتی و یەکێتی لەسەر یەک دەست پێشخەری کۆ بکاتەوە بۆ ئەوەی کێشەکە چارەسەر بکرێت. تا دێت ناکۆکیەکانی پارتی و یەکێتی لەسەر پێکهێنانی کابینەی دێمی حکوومەت هەرێم قوڵتر دەبێتەوە. لا نوێترین هەوڵیشدا یەکێتی دەست بۆ پۆستی سەرۆکی حکوومەت دەبات و هەوڵی دروستکردنی گەورەترین کوتلەی پەرلەمان دەدات. بەپێی زانیاریەکان یەکێتی دەیەوێت سەرەتا گفتوگۆ لەگەڵ لایەنە سیاسیەکانی دەرەوەی پارتی بکات ئەوەی بتوانێت کوتلەی گەورەی پەرلەمانی پێک بهێنێت و ئامانجی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستانەوەیە کە فشار لە پارتی دیموکراتی کوردستان بکات تا لە کاتی دانوستانەکان تەواوی مەرجەکانی یەکێتی بۆ پێکهێنانی کابینەی دێم بە سەرۆکایەتی مەسرور بارزانی جێبەجێ بکات. ئەمڕۆ دەی 11 2024 تاوەکو ئێستا هیچ کاتێک دیاری نەکراوە بۆ دابەشکردنی موچەی مانگی دەی فەرمانبەرانی هەرێم. دواکەوتنی موچەی مانگیدا ترسی ئەوەی لای موچەخۆرانی هەرێم دروست کردووە کە دوای دابەشکردنی موچەی ئەم مانگا موچەی مانگەکانی تری 11 و 12 بفەوتێت بەهۆی ناکۆکیەکانی حکوومەتی هەرێم و بەغدا هاوشێوەی چەند ساڵی ڕابردوو لە ماوەی ساڵێکدا 12 موچە وەرنەگرن. ئەگەرچی حکوومەتی هەرێم بەڵێنی داوە کە تا کۆتایی ئەم ساڵ سەرجەم موچەکان دابەش دەکرێت، بەڵام بەهۆی ئەوەی ساڵانی ڕابردوو بەڵێنی هاوشێوەی دراوە و دواتر بە پاساوی جیاجیان موچەکانیان پاشەکەوت کراوە و ئەم ساڵیش هەمان ترسیان هەیە حکوومەتی هەرێم بەهۆی ناکۆکیەکانی لەگەڵ بەغدا و جێبەجێ نەکردنی پرۆسەی تەوتین جارێکی تر موچەی مانگەکانی کۆتایی فەرمانبەران بفەوتێت.